خۆتان ئاگادارن وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان و هەندێک گرژی کە ڕوویداوە من حەز دەکەم ئێوە دڵنیا بکەمەوە کە هیچ مشکلەیەکی ئەوەندە گەورە نییە کە حەل نەکرێتن ئەو بەرەو حەلیش دەڕۆین بۆ ئەو گرژیانە ئێمە دەبێ لە هەرێمی کوردستان هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کاتەدا کە ئێمە کێشەی بابەتی کۆڕۆنا هەیە وەزعی اقتصادی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەیە ئێمە ئەوەی کە موهیممە دەبێ یەک ڕیزی خۆمان بپارێزین نابێ یەک ڕیزی ئێمە لە هەرێمی کوردستاندا کێشە دروست بکاتن بۆ هەرێمی کوردستان دەمەوێت دڵنیاتان بکەمەوە هیچ کێشەیەکی ئەوها گەورە نییە و ئەو کێشانەی کە هەشە چارەسەر دەبن حەل دەبن ئێمە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوە دەکەین یەکێتی نیشتیمانی هاوبەشی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە لە تەشکیلی حکوومەتی هەرێمدا و باس لە مەسئلەی هێزەکان دەکرێت ئەو هێزانەی کە چوونەتە زینی وەرتێ ئەو هێزانە هێزیەکن سەر بە وەزارەتی پێشمەرگەن وەزارەتی پێشمەرگەش وەزارەتی هەموو کوردستانە هیچ هێزێکی بیانی نەچۆتە ئەو سنوورە لەلایەن لێرەوە و بۆ حاڵەتێکی موقەتیش بووە کاتی بووە و ئەگەر پێویست نەبێت ئەو هێزانە لەوێ بمێنن بە تەئکید ئەو هێزانە لەوێ نامێنن و ئەو اینجا زۆر تەحلیلاتی عەجیب و غەریبیش دەکرێت لەسەر ئەوەی کە ئەنەما ئێستا زینی وەرتێ بۆتە شوێنێک کە مەسەلەن پرۆژەی ئەتۆمی لێ دروست دەکرێت یعنی شوێنێک نییە مجرد ئەمەی کە کراوە بۆ پاراستنی هاوڵاتیان بووە لە هاتن و چۆ ئەوانە و بە موقەتیشە و بە دڵنیاییشەوە کاتی دەبێتن و ئیجرئاتەکان هەمووی تەبیعی دەبنەوە هێزێکی حکوومەتی هەرێمی کوردستانە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە چوتە ئەو شوێنە وێنی بە ئەوەی کە ڕاستی بێتن هیچ موجب نەبوو ئەو شتە ئەوەندە گەورە بکرێتن و بۆ یەک مەبەستیش چووە مەسەلەی من بابەتی ئەم مەسەلەی کۆڕۆنایە و ئەو وەزعی بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێم بووە و بە تەئکیدیش کە ئەم کۆتایی بە موازعات ئەو هێزەش لەوێ نامینێ ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان قسەمان کردووە لە سەرۆکایەتی هەرێم و دەمەوێت هاوڵاتیانی هەرێمیش دڵنیا بکەمەوە کە کێشە نابێ و ئێمە هیوادارین لایەنەکانی تری خارج لە هەرێمی کوردستان ئەوانە دەست نەخەنە مەوزوعەکە ئێمە زۆر جار باسمان لەوە کردووە ئێمە وجودی پەکەکە لە هەموو کوردستانی عێراق بە شەرعی نازانین و پەکەکە دەبێ دوور کەوێتەوە لە دروستکردنی کێشە بۆ هەرێمی کوردستان پەکەکە شوێنی ئیشکردنی خۆی هەیە بە تەئکید هەرێمی کوردستان شوێنی ئیشکردنی پەکەکە نییە و ناژبی ببێ ئێمە بەشێکین لە عێراق و هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراقدا مەجاڵی ئەوە نادات بە هیچ شێوەیەک هێزێکی تر ببێتە سەبەبی کێشە بۆ جیرانەکانمان ئەمە بەنسبەت ئەو مەوزوع پەکەکە هێزێک نییە لە هەرێمی کوردستاندا هیچ شەرعیەتێکی هەبێ حتا بەیان دەربکات ئەم هێزە دەبێ بمینێ یان نەمینێ نە شەرعیەتی هەیە و نە مەجاڵی ئەو شەرعیەتەش بە پەکەکە لە کوردستان دەدرێ لە کوردستانی عێراقدا دەدرێتن پەکەکە ئەوەی کە پەکەکە ئەگەر بیاوێ یارمەتی هەرێم بداتن ئەوەیە کە دەبێ هەرێمی کوردستان چۆڵ بکاتن و هەرێمی کوردستان شوێنی کارکردنی پەکەکە نییە ئەوەی ئێستا پەکەکە دەیکات قەت یارمەتیدانی هەرێمی کوردستان نییە بەعەکسەوە ڕێک دروستکردنی مشکیلەیە بۆ هەرێمی کوردستان لەم کاتە و ساتەدا